ئەو کورد و عەرەبانەی لە دەرەوە گیریان خواردووە پێش جەژن دەگەڕێنرێنەوە عێراق و هەرێمی کوردستان. کۆمپانیای گشتی هێڵە ئاسمانیەکانی عێراق ڕایگەیاند سبەینە یەکشەممە دەسەکەن بە ئەنجامدانی چەند گەشتێکی ئاسمانی نائاسایی بۆ گەڕاندنەوەیان. گەشتەکان لە قاهیرە و دەلهیەوە دەبن بۆ وڵاتی سعودیا. بەپێی ڕاگەیاندراوێکی کۆمپانیاکە مەناف نەعیم بەڕێوەبەری گشتی هێڵە ئاسمانیەکانی عێراق ئاماژەی بەوە کردووە کە پلانی شانەی قەیرانەکان ئەنجامدانی 6 گەشتی ئاسمانی لەخەوەگرێت کە بریتین لە 2 گەشت لە قاهیرەی پایتەختی وڵاتی میسر و 4 گەشتیش لە دەلهی پایتەختی وڵاتی هیندستان بەرەو سعودیا. دواتریش لە ڕێگەی وشکانی و لە دەروازەی سنووری عەرعەرەوە دەگەڕێنرێنەوە بۆ ناوخاچی عێراق. ئەو بەڕێوەبەرە داوای لە هاوڵاتیانە کردووە کە دەیانەوێت بگەڕێنەوە سەردانی ئۆفیسەکانی کۆمپانیاکە بکەن یاخود باڵیۆزخانەکانی عێراق لە قاهیرە و دەلهی بەسەر بکەنەوە بە مەبەستی ناوتۆمارکردن و تەواوکردنی ڕێکارەکانی گەشتکردن لە چوارچێوەی پرۆسەی گەڕانەوەکەدا.